دۆناڵد ترامپی بربژاری چاوەڕوانکراوی سەرۆکایەتی پارتی کۆماری وا هێرشی زارێکی بۆ سەر هیلاری کلنتن تون دەکات ئەوەی پێدەچێت لە هەڵبژاردننی مانگی یازدەدا ببێتە ڕکەبەری ترامپ. لە میانی هەڵمەتێکی لەستانی واشنگتن لە کەناری پاسیفیک دۆناڵد ترامپ هێرشی کردە سەر خودی خانم هیلاری و هەروەها هاوسەرەکەی بیل کلنتنی سەرۆکی پێشووی ئەمریکا. هیلاری شووی بە پیاوێک کردووە کە لە مێژووی سیاسەتدا ئەو پەڕی پێشەرکاری بەرامبەر خانمان کردووە. ئەم خانمە هاوسەرگیری لەگەڵ پیاوێکدا کردووە کە زیانی بە چەندان خانم گەیاندووە. هاوکات ئەگەر بڕوانیتە خودی هیلاری ئەویش زیانی بە خانمان گەیاندووە، واتە ئەو ژنانەی کە هاوسەرەکەی زیانی لێدان. هەروەها هیلاری شووی بە کەسێک کردووە کە بەهۆی درۆکردنەوە بە فەرمی تومەتی ئاراستە کراوە و دەبوو بە پرۆسەیەکی درێژدا تێپەڕێت. ئەوەش کارێکی ئاسان نەبوو، کەچی ئێستا هیلاری بەنیازە شت لە دژی من بەیان بکات، بەڵام ئەو هیوایی نایەتە دی. ئەم هێرشە زارەکیی دۆناڵد ترامپ بۆ سەر هیلاری کلنتن هەتا ئێستا تونترین هێرش بووە. هاوکات هیلاری کلنتن بۆ پێدەچێت شێوازێکی زیاتر نەرم پەیڕەو بکات بۆ گاڵتەکردن بە دۆناڵد ترامپ. کاتێک بیر لەوە دەکەمەوە کە ئایا چی لە مەترسیدایە، تەنانەت ئەگەر خۆم بۆ سەرۆکایەتیش کاندید نەکردایە، ئەوەیە کە هەرچیم لە توانادا بواە دەمکرد بۆ ئەوەی دڵنیا بم لەوەی دۆناڵد ترامپی بربژاری چاوەڕوانکراوی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی هەرگیز لە کۆشکی سپی نزیک نەبێتەوە. پێدەچێت هێرشی زارەکی هیلاری لە دژی دۆناڵد ترامپ لای لایەنگرانی هیلاری پەسەند و جێی بەهێغ بن، بەڵام هاوکاتی ئەوەی کە هەڵبژاردننی گشتی نزیک دەبێتەوە و ململانەکان بۆ سەرکەوتن شڕ دەبێتەوە. لە هەمان کاتدا چاودێران وا ئێستا دەڵێن ڕەنگە خانم هیلاری کلنتن تین بە هێرشی زارێکی خۆی بۆ سەر دۆناڵد ترامپ بدات، ئەوەی ئامادەیە ململانیکی قێزەون لە پێناو گەیشتن بە کۆشکی سپیدا بکات. سمکو عەزیز، دەنگی ئەمریکا.